چوویتەوە ماڵەوە خێزانت سفرەی داخست بوو، چێشتی هێنایە سەر سفرەکە و فەرمی لە جەنابت کرد و دەست کرد بە چێش خواردن ئامان. ئەو ئافرەتە قابلی ڕەخنەگرتن نییە مادام خۆت خێزانەکەی خۆت باشە ناسیت. هەزارەها چێشتی بۆ لێناوە، سەتەها میوانی بۆت بەڕێ کردووە بە ڕوویەکی سپێوە، چێش لێنەرێکی باش، خواردنێکی خۆش و بەتام و بەلەزت. جارێ لە جارەکان خوێی زۆر بووە، ناکرێت بە خێزانەکەت بڵێیت، ناکرێت. جارێ لە جاران خواردنەکەی خۆش دەرنەچووە، نابێ بە خێزانەکەت بڵێی ناخۆشە، بە بەردەوامی ئەبێ بڵێی دەست خۆش بێت یاخوا دەست و چاو خۆش بێت. حتمما ئەم جارە لە دەستی دەرچووە، حتمما ئەم جارە میزاجی تەواو نەبووە، ئەگینا تۆ خۆت خێزانی خۆت زۆر بە باش لێ ناسیت. چ پێویستەکات ئەو هەموو ماندووبوونە، ئەو هەموو ناڕەحەتی ئەو ئافرەتە بینیوێتی تۆ بەبای دەیت. ئیشی پیا و دیارە، ئەڕۆیتە دەرەوە هەموو ئەو ئیشانی کەوا ئەیکەیت تەحسیل حاصل هەمووی لە بەرچاوتە، بەڵام ئیشی ئافرەت دیار نییە. پەنجەرە ئەسڕێت تا ئێوارە ئیشەکەی دیار نییە، ناوماڵی سڕیوەتەوە گسکی داوە دیار نییە، چێشتی لێناوە دیار نییە، مناڵی پاکەوە کردو دیار نییە، جلی شۆریوە دیار نییە، هیچ بە ماڵەوە دیار نییە. باشە گۆڕانکاری لەو ماڵە ڕووی نەداوە، بۆیە ئەو هەموو ماندووبوونە ناکرێ بەبادەیت. قەسەم بەخوا هیچ پیاوێک باوەڕ ناکەم بتوانێ لە ڕۆژێکە ئەو ئیشەی ژن ئەیکات پیاویش لە ماڵەوە بیکات. تەحمل ناکرێ کاکەگیان. خۆت چەند جار خێزانت کە چۆتەوە ماڵی باوکت چووە بۆ سەفەرێک لە ماڵ نەبووە، شەو ڕۆژێ لە ماڵ بوویتە جارێ هەرچیت خواردووە لەسەر مەخسەلەکە دادناوە، هەر تااقەتی ئەوەشت نەبووە بیشۆریت، هەرچی سەرینێکت هێناوە بەتانیەکەت هێناوە لەسەر ئەو فەرشە دادناوە، تااقەت نەبووەوە قەدی کەیت و بیکەیتە ناو بۆ فێکەوە، نەتوانیوە. هەفت لەو ناوە هەمووی پەرداخە، لەو ناوە هەمووی گۆرەویە، ئەم ژنە دێتەوە داماوە 2 سەعات 3 سەعات بەس خەریکی ئەو ناوە بێ پاکێکاتەوە کە ئەو دێتەوە ئیتر ماڵەکە تەرتیبە بێتەوە. بۆیە حرمەت لە خێزانی خۆتان بگرن. نەخێر تۆ بۆت نییە بە وەکو باسم کرد بەرامبەر بە خێزانی خۆت ئاوا مامەڵە بکەیت بیشکێنیتەوە، چونکە ئەو ئافرەتە لە بەیانیەوە هەستاوە خۆی ماندوو کردووە، چێشتی حازر کردووە بۆی ئیستیقبالی جەنابت بکات. جەنابیشت لەسەر خواردنەکە ئیشکێنیتەوە یان ئەڵی دەسە بشکێ ئەمەکەی خواردنە، تخوا ئەمە خواردنە، والله ژنی فڵانە کەس ئەو ڕۆژە خواردنێکی بۆمان کردهبوو دەست و دەمن لەگەڵ یا خوارد، باشە تخوا ئەمە خواردنە. ئەو ئافرەتە ئەمریە، بەڵام لەو کاتیا مەلەکل مەوت نایە ڕوحی دەرکات، هەستی ئەو ئافرەتە تەدمیر ئەەکەیت، ئەی کوژیت. تێگەی ئەمەی من باسی ئەەکەم دیفاع نییە لە ژن، ئەمەی من باسی ئەەکەم ئەمە سەقافەتی ئیسلامیە، ئەمە ئەخلاق و ئەتەکێتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەوە ئەو قورئانەیە کە خوای گەورە فەرمیێ وعاشروهن بالمعروف. تۆ خۆت خاوەن دایکی، خاوەن کچی، حەزەکەی خەڵک بەرامبەر بە کچەکە دوا بکە، خۆی ماندوو کردو بۆ تۆ کەواتە ڕێز و حرمەتێکی تەواوی ئەبێ لێ بگریت، دەستخۆشی لێ بکە، بە دەستخۆشی گەورە ئەبیت. واللهی هەر ئافرەتێک چێشتەکەی کەم و کوڕی تیابێ خۆی ئەزانێت پێش ئەوەی تەقدیمی جەنابتی کات، ئەزانێت، بەڵام ناکرێت دووبارە چکە کاتەکە بەسەر چوە دووبارە برنج لێنێتەوە، دووبارە گۆشتەکە چاکاتەوە، دووبارە ئەو خواردنی کەوا دروستی کاتەوە فڕی بات و شتێکی تر دروست کاتەوە، ئەزانی هەڵەیەکی تایە تەقدیمی خۆشەویستەکەی خۆی کردووە. والله لەو کاتەیە ئینسان ئەبێ هەستی بەرامبەرەکەی ڕاگرێت. ئەی بۆچی تۆ ڕووی لە مەطعەم نان ئەخۆی؟ ها کاکەم ئەی بۆ ڕووی لە مەطعەم نان ئەخۆی چەندجا 4 شیش کەبابت خواردووە ئەڵی قایشی پانتۆڵە ئاوەنە گیر و ناخۆش بۆ لە دەمە، جوان معەزەز مکەڕەم دەست کردووە بە گیرفانتە پارەکەشت داوە نەدوێراوە بەرامبەر بە خاوەن مەطعەمەکە بڵی وەڵای ئەشەوبیلە ئەمە بەس کەباب نەبوو هیچن نەوتووە، بەس بۆچی بۆ گیان ماڵەوە زۆر ئازای؟ ها